دوایەوەی ئەمڕۆ کە موچەی مانگی دوومان وەرگرت دیسان جارشتر بە لێبڕین و لێدزینی 121 حەسمان کرد کە پێویستە بە شێوازێکی تازەتر و مۆدێرن و یاساییتر داوای مافی خۆمان بکەین بۆیە هەستاین بە دروستکردنی بانگەوازێک بۆ دروستکردنی کەمپینێک خۆشبەختانە دەنگدانەوەی باشی هەبووە تا ئەو ڕادێ خەڵکێکی زۆر ناوی خۆنووسەوە کەمپینەکە بۆ ئەوەیە کە بەیانی ڕۆژی یەکشەممە 28 دوو لە بەردەم داواکاری گشتی ڕانیە سكاڵا تۆمار دەکەین لەسەر هەریەکە سەرۆکی حکومه و جێگری سەرۆکی حکومه و وەزیری دارایی و وەزیری دارایی حکومەتی هەرێمی کوردستان کە بەڕاستی ناکرێت لە مانگی دوودا کە نەوت نرخی بۆتە 67 دلار ئێستا حاڵیان بە 67 دلارە ئەو تەواوی مانگی ڕابردوو بە 63 دلار کەمتر نەفرۆشراوە و نرخی دلار بەرامبەر بنەوت بە 1450 دیناری 1 دلاری ئەمریکی و داهاتی ناوخۆ زیادی کردووە ئێمە پێمان وایە بودجە و داهاتی حکومەتی هەرێمی کوردستان زۆر لە بودجەی خەمڕێنراوی و موچەخۆران زیاترە و بەشی خزمەتگوزاریەکانیش دەکات بەڵام حکومەتی هەرێم ڕاستی بە ئەنقەست و با بڵێن بە پلان دەوێ مافی هاوڵاتیان و موچەخۆرانی خۆی بخوا بۆیە لە بەرامبەر ئەو بێباکەی حکومەت و لە هەستکردن بە مافخوران و مافدزراوانی خۆمان هەستاین بە پێکێنانی ئەو کەمپینە و داوا دەکەین لێرەوە لەسەر جەم موچەخۆرانی سنووری ئیدارەی ڕاپەڕین بەیانی لە بەردەم داواکاری گشتی کاتژمێردا ئامادە بن بۆ ئەوەی سكاڵا لەسەر ئەو سێلایانە بەرپرسە تۆمار بکەین و داوا لە داواکاری گشتی دەکەین داواکاریەکەمان بگێنن بە داواکاری گشتی هەرێم و بیجوڵن و بتوانن بەرگری لە مافی موچەخۆران و هاوڵاتیانی خۆیان بکەن کە بەڕاستی داواکاری گشتی ئەرکی سەرەکی داواکاری گشتیە کە پشتیوانی مافی ڕەوای موچەخۆران بێ